لە هەڵبژارنەکانی ئەم جارەشدا و جارەکانی ڕابردووشوا بووە لەوەتەی دموکراسی ئەمریکیشەیە هەروایە میدیا ڕۆڵێکی یەکجار زۆر گەورەی هەیە ئەو ئازادی میدیایی کە لێرە لە ئەمریکا هەیە ڕەنگە زۆر کەس لە کوردستان بیری لێ بکاتەوە بڵێ ئازادی میدیایی ئەکسسوارێکە بۆ دموکراسی شتێکە هەبێ باشە لە نێو دموکراسیدا بەڵام سەرەکی ترین شت نییە. من زۆر جار بۆ ئەو هاوڕێیانم کە بڵین کە گفتوگۆمان دەبێت لەسەر ئەو مەسەلەی قسە دەکەین تەجروبەیەکی زۆر سادەی ژیانی خۆمیان بۆ باز دەکەم نامۆ جارێک ئۆتۆمبیلەکەم تێکچ بوو چەند گڵۆپێکی هەڵبوو گڵۆپی دەزانن یاگەدارکردن داشبۆردەکە گڵۆپەکان بردم بۆ لای برادێک کە هی خۆمانەوەوانە بۆم چاکاتەوە لە ئەوروپا دوای کە چوومەوە کوتی خەمن نەبێ گڵۆپەکانم وا کوژاندێت و جارێکتر هەڵما بنەوە واتە ئەو گڵۆپانەی کە منیان دەپاراست لەوەی کە ئۆتۆمبیلەکەم تووشی کارە ساتم بکە گڵۆپەکانی بە یەکجاری بۆ کوژاندنەوەی فشەیە جا لەو شوێنانی کە ئازادی سنووردار دەکرێت ڕێک وایە ئەم گڵۆپانە دەکوژێندرێنەوە خاوەنەکەی وا دەزانێ کەم گڵۆپانەی کوژاندەوەیتر ئۆتۆمبیلەکەی قەت تووشی هیچ کێشەیەک نابێت لە کاتێکدا وانە وایە ڕاست ئێوە کە هەرسێکتان لێرە هەم یا میدیاتان خوێندووە یا ڕووماڵتان کردووە لە نێو میدیای ئەمریکی و دموکراسی ئەمریکیدا کارتان کردووە زۆر پێم گرنگە بۆ ئەم بەرنامەی ئەمریکراسیە باسی و تەجروبەیەمان بکەن هەر بەڕاستی زەرورە و هەموو ئازادی میدیا هەبێ پێویستە ئەو هەموو شتێک کە لێرە باز دەکرێت کە دەڵێن وەڵا ئەمریکا بەوە بەناوبانگە کە میدیا بەکەی خۆچی بوێ دەیڵێ بەڕاستی ئەمە زەرورە وا بەیان شتێکی بێتامە شتێکە ئێمە نابێ بڵین دووبارێ بکەینەوە لێرە کاری میدیا ڕێکخراوە ڕۆژنامە و سەزانێت چیەکات و بەرپرسی شەزانێت چیەکە و میدیا مافی دەستگەیشتنی زانیاری هەیە تۆ حەقت هەیە هەر شتێک بتەوێت پرسیار بکەیت و زانیاری وەربێت من نمونەیەکە هێنمەوە ڕۆژێکیان لە وەزارەتی دەرەوە بووین ماتمیلەر لە کۆنفرانسەکە هەندێک پرسیار هات بە مەسەلەی جولیان ئاشانس هاتوو بۆچی ژیرا و ڕۆژنامە نووس و ڕۆژنامە نووسنیوانە قسەیکی جوانی کرد من لە بیرمەوە قەتیش لە بیرم ناچی وتی ئێمەمانەوێت ئازادی میدیا هەبێت بۆ ئێمە گرنگە لەبەرەوەی ڕۆژانە کە ئێمە بڕیارە دەین سیاسەتێک داڕێژین بیر لەوە کەینەوە بەیانی میدیایەک هەیە چاودێرە بە سەرسەری ئێمەوە پرسیارمان لەیەکە ئەبێ وەڵاممان پێبێت بۆیە هەموو جارێکەمانەیە بڕیارێک دەن شتێک دین دوو جار بیری لێکەینەوە چونکە ئەگەر میدیایەک بە سەرسەری ئێمەوە نەبێت ئیدی شتەکە بە خشپەی ئەڕوات و ڕەنگە ئێمە بە خشکەی ئەڕوات و ڕەنگە دوجار بکەینە هەڵی گەورەشەوە بەڵام کە چاودێرێک بەسەری ئێمەوەیە ڕۆژانە من کە دێمە ئێرە بیرەکەینەوە زۆر باشە بەیانی فلانە ڕۆژنامە نووسم پرسیارەمان لێ بکات ئەی چۆن وەڵامی بدەینەوە ئەی باشەگە وەڵامێکی باشی نەدەینەوە ڕەنگە کۆمەڵێک پرسیاری دیکە دروست بن کە شەرعیەتی بڕیارەکەی ئمە بخاتە ژێر پرسیارەوە بۆیە لێرە ڕۆژنامە نووس ئازادە و مافی هەیە چ پرسیارێکە کات تەنان تۆ بۆ تێ لە کۆنفرانس ڕۆژنامە پرسی بۆچی ئەم ڕێباتت بەستن واتە تو ئازادی چه پرسیارەکەیت و ئەو کەسێک کە لەوێ شەویش ئازادە چۆن وەڵامێکە داتەوە کە لە کوردستانی شەڵێن دەسڵاتی چوارەمە واتە میدیا ڕۆڵێکی گرنگی هەیە ئەبێ ئازاد بێت بەڵام ئەبێ کارەکانیشە ڕێکخراو بێت مەسەن ڕۆژنامە نووس بزانێت چیەکە من کاتمە وەزارەتی دەرەوە ئەچمە کۆشیسپی ئەسمە پنتاگۆن ئەسمە هەر شوێنێک وەکو ڕۆژنامە نووس من مافی خۆمەزانم چییە و ئەرچی خۆشمەزانم چییە شتەکان ڕێکخراون وزانیە مافی دەستگەیشتن بە زانیاریش لێرە مافی هەموو ڕۆژنامە نووسێکە و هەموو کەسی شەتوانێت ئەو مافی ممارەسە لە زۆر دامەزراوەی ئەمریکا وەکو دیاری شەزانێت ڕێباز شەزانێت بێگومان کە لێرە ئیشمان کردووە تەنانەت هێمن پارکینگی تایبەت بە ڕیپۆرتەران دانراوە بۆنە لە پنتاگۆن لە شوێنی پرێسەیە تەنیا ئەندامانی پرێس بۆیان هەیە پارککە چیدا دادگایەکانیان بزەبێت ئۆتۆمبیلی سیارەکەت ئۆتۆمبیلەکەت لێ ڕابگری لە کۆرت لە دادگاکان نووسراوە چی پارکینگی تایبەت نووسراوە کۆرت ریپۆرتەر یعنی ئەمە بۆ پامنێری کۆرتە کە لەوەی نەکەی دابنێت هەری ئاسانکاری تەواوت بۆ ئەمە چۆنە ئەمە پەیوەندی بەهینەوە هەیە بە دەستوری ئەمریکا ئێمە لە ئەڵمانیا لەوە شواوەتە ڕۆشت و ئەوانەی کە ببوونمونەوەکو ئێمەکە وەکو ڕۆژنامە نووسی پرۆفشنال دانیان پێدانراوە هەویەمان هەیە لەلاەن دەوڵەتەوە ڕێگەمان پێدراوە کە لە هەموو شوێنە گیش بکەین باجێک هەیە لی نووسرا پرس جاری وە لێرە شتێک ڕوودەدا لەسەر ئەم جادەیە ئۆتۆمبیلەکە ناچاری لەسەر جادە لەسەر شۆستە پارکەی ئەم پرێسەدا دەنین لە ناو ئۆتۆمبیلەکە دەڕۆین ڕووماڵی خۆمان دەکەین و دەگەڕێنەوە هیچ کێشەیەکشینی ئەوەی دیاریش باسی کرد و نامۆش بەر ئاماژەی پێکرد مەسلەی بە دەستخستنی زانیاری
هەر یاسایەکی تایبەت هەیە بۆ Freedom of Information Act ئەو یاسایە هەموو بەرپرسانی حکوومەتی ئەمریکا و بەرپرسانی ویلایەتەکان و یاسای دەستکەوتنی زانیاری یاسای دەستکەوتنی زانیاریەکان دەبێت جوابی ڕۆژنامەنووس بدەنەوە لەسەریانەوە واجبیانە کە وەڵامی ڕۆژنامەنووسەکان بدەنەوە بەڵام هەندێک زانیاری هەیە بۆ منە زانیاری زۆر لەوانەیە زانیاری هەستیار بن زانیاری نهێنی بن هێشتا پەیوەندیان بە هەندێک مەسایلی نهێنی و ناشنال سکیوریتی و ئاسایشی نیشتیمانی ئەمریکاوە هەبێ ئەوە چنە خانەیەکەوە کە لەوانەیە بەرپرسەکەیان ئەو دەستگایە ئامادە نەبێ زۆر ئەوەش بۆ هەمیشە پارێزراو نامێت بەڵام لەگەڵ ئەوەشە فۆیڕکوستەیە بەپێی ئەو یاسایە تۆ ئەتوانی بچی لە ڕێگەی دادگاوە لە ڕێگەی دادوەرێکەوە سبمیتی ئەو پەیپەرە بکەی ئەو دۆکیمنتەرە بکەی بۆ فۆیڕکوست بۆ لە ڕێگەی بەپێی ئەو یاسایە بۆیە دواتر ئەو دەستگایە ئەو بەرپرسەر ناچارە بێ هەرچەنە زانیارێکەش زۆر سەر حساس بێ زۆر هەستیار بێ ناچارە بێ کە ئەو زانیارێکە لەلایەتی بیدا بڕ وای لێ هاتووە من زۆر جار دەبینم لە کوردستان کابرا ینی بەرپرسی ناوچەیەکە لە ناوچەیەکی کوردستان شتێکی بەدەستە حکومی بە یارچی بێ خۆی لە ڕۆژنامەنووس تووڕە دەکات پێشی زۆر خۆشت بڵاو بێتەوە ڤیددیۆکەی کە بۆچی ئەو پرسیارت کردووە تۆ نازانم چی قسەی پێدەڵە شتیوار ڕوودا لێرە نامەوە وڵام من باش شتێک لەسەرەوە بڵێ ئێمە لە نەتەوە گرتوەکان بووین و زۆر جاریش لێرە کۆنفرانس شتیواکرێت باشە کە سەرۆکۆزیرانێک دێت تۆ ئەڕۆیت زانیاری لێوەرگیت سامایت لێگیت من بۆ خۆم بەسرم هاتووە هیچ پاسەوانێک بۆی نییە من دوور بخاتەوە کە ڕۆشتم من بۆن من ئێمە لە نەتەوە گرتوەکان بووین بەپێی یاسای ئەمریکا وتەنانت کە کاتێک سەرۆکۆزیرانی عێراقش لێ و من ویستم مایکەکە ببەم ئەو ئازادە جوابی منە داتویانە کە سکرت سەرویسەکە هات بۆ لای من پێمەوت تۆ بۆت نییە من دوور بخەیتەوە بە هیچ شێوازێک من ڕۆژنامەنووسم پرسیاری خۆمەکە تۆ بۆت هەیە فلانە کەسە بپارێزی واتە هیچ کەسێک ناتوانێت ڕێگری بکات لە ڕۆژنامەنووس کاری خۆی بکات بەڵام ڕێگری بەڵام خۆ لێ تووڕەکردن هەیە دەڵێ ئەو پرسیارە قۆڕە چێکردوتە بۆ مناقەشاکرێ بەڵام یعنی ناتوانانی هەڕەشت لێ کا بێگومان لێرە ئەمە هەموو پەیوەندی بەچیەوە هەیە لێرە دەستورمانە هەیە یاسامانە هەیە وڵاتی یاسانە وڵاتانە هیچ هەر کەسێ شتێ بکە کە پێچوانەی یاسابی ئەکرێ ڕوبەڕووی سزا ببێتەوە جاگەرەوە لە بەرسی ناسی دەسەڵات شابێت بەرپرسێکیش بێ یەکێک لەو حەزم لێ و باسی ئەمە بکەم چی وای کردەوە بێگومان کە بەم شێوەیە بێت وانە کە میدیا ئەوەندە ڕۆڵێکی گرنگیە لە ئەمریکا ئەمە ئەگەڕێتەوە بێگومان بۆ سەرتاکانی دامەزراندنی ئەمریکا لە کار کەسی یەک و جێڤەرسن کە لەو کاتە وتەیەکی بەناوبانگیە کە زۆرمان زۆر بەناوبانگە وتەکەی دەڵێ ئەگەر من ناچار بم لە نێوان ڕۆژنامەیەک و ڕۆژنامەدا بەبێ حکوومەت و حکوومەت بەبێ ڕۆژنامە هەڵبژێرم ئەوە دووەمیان هەڵبژێرم واتە حکوومەت بەبێ ڕۆژنامە جا مەبەستی چی بووە لەم قسەی جێڤەرسن کە حکوومەت بەبێ ڕۆژنامە ببرە ڕۆژنامە بەبێ حکوومەتی پێ باشتر بۆ لە حکوومەت بەبێ ڕۆژنامە چکە حکوومەت بەبێ ڕۆژنامە لە ڕامتم نامەوەی دەڵێ ڕێکچوانەیە جا حکوومەت بەبێ ڕۆژنامە لە ڕوانگەی پسپۆڕانی دیموکراسی لە ڕوانگەی کەسانی وەکو جێڤەرسنەوە ئەوەی ئەکرێ ببێتە ستەمکار چونکە ڕۆژنامەیان هەمیشە وەکو چی دیوە وەکو کوشەیەکەیە بە ئینگلیزی بڵێن واچ دۆگ واتە سەگی چاودێری وەکو چاودێرێک بەسەر کاروبارەکانی دەوڵەتەوە بۆ ئەوەی شتی خراپە نەکات بۆ نمونە لە ئەمریکای هەنەجار واتەرگەیتمان هەمومان ئەزانین قەزەی واتەرگەیت کە بۆ هۆی ئەوەی ئیدارەیەک نیکسن دەست لە کار بکێشێتەوە ئەوە ڕوونکەینەوە کە سەگ لەم کۆنتێکستەدا بەمانایەکی باش دێ وانە سەگ لێرە خۆشەویستە لە ئەمریکا کە تۆ بڵێ خۆشمان خۆشەویستە بەڵام بەس کەمتر لای خۆمازانم کەرموویتر هەردووکیان زەحمەت ئێستا لە پەدی پێشینانەکانی خۆمان پڕە لە کەر بە لێرە پڕە لە ساگ سەوە لە واچ دۆگەیە ئەندەر دۆگەیە لێرە هەبەوە شتارە نەبەز لای خۆشمان کە یەکێک زۆر زیرەک دەڵێن بەخوا سەگە ڕێباس هەیە بڵێن وەڵاو بۆ فلان میدیا نابێت لێ دوان بدرێت شتیوە هەیە بڵێن قسەی بۆ ناکەی بۆ تۆ قسە ناکەم ئەگەر لە سیاقی هەموو دەوڵەت مەبەستم ها کەسێک دەوڵەت دەوڵەت مؤسساسی دەوڵەت هیچ شتێکی وان نییە ئکسکلوسیڤیتی نییە بۆ میدیایەکی تایبەت کە تەنیا لەگەڵ ئەم میدیای قسە بکە بەڵام کامپینەکان بۆ نمونە بە کەیفی خۆیانە بۆ نمونە دۆناڵد ترامپ ئامادە نییە لەگەڵ کەناڵێکی وەکو CNN قسە بکات هەمیشە ڕووەکاتە فۆکس نیوز چونکە لە ڕووی ئایدۆلۆژی و بەڵام کەمالە هاریس چوو لە فۆکس نیوز بزەبێت مقابلەی کرد کەمالە هاریس چوو لەوێ قسەی کرد ڕاستە لە سیاقی هەڵبژاردن و لە کۆنتێکستی هەڵبژاردنە کامپینەکان ئەوە دەکەن
بەڵام وەکو بە شێوەیەکی گشتی وەکو دەوڵەتی فیدرالی وەکو ویلایەتەکان حاکمەکان سێناتۆرەکان هیچ شتێکی وانە هیچ گایدلاین و ڕێنوێنیەک نییە بۆ ئەوەی کە ئەمان بچن لەگەڵ ئەو میدیای قسە بکەن یان نەیکەن. پێ من یەک شت خوا بیرم کەوتەوە مامۆستایەکی ڕۆژنامەگەریم هەبوو لە زانکۆ کتێبێکی نووسیوە بەم ناونیشانە ناوی مایکل شەتسنە Why do democracies need an unlovable press؟ یعنی بۆچی وڵاتانی دیموکراسی پێویستیان بە میدیایەکە کە میدیایەکی نامەحبوبە میدیایەکی ئەسکتاڵە ینی ئەمە چۆن ئەمە بەڕاستی کەی خوێنیتەوە دوو ئەسگران دوو شەی مهمە لێرە دیموکراسی واتە چی واتە وڵاتێک کە بەڕاستی وڵاتی خەڵکە لێرەوانە وڵاتێکە بۆ خزمەتی خەڵ دروست کراوە ئەم وڵاتە دیموکراسیانە پێویستیان بچی بە میدیایەکە کە خۆشەویست نەبن ینی تۆ بەیانی بۆ نمونە راپۆر لەسەر کەم تەرخەمێکی حکوومەتەکەی لەوێ ئەیکەی لەسەر ئەمە بۆ ئەوە نیە تۆ حکوومەتەکەت بڕوخێنی ئەمە بۆ ئەوەیە بە حکوومەتەکەت یارمەتی حکوومەتەکە دەی کە چاکی بکە ئەستا تەنانەت مەوەی پێش راپۆرتێک بکەندو لە چینیش جۆرێک لە ئازادی میدیای ڕەخسێنراوە چین کە وڵاتێکی بێگومان دیموکراسی نییە بۆ ئەوەی چیە چونکە حکوومەت هەستی بەوە کردووە بۆی حکوومەتەکە ئیفیشنتر بێ بۆی حکوومەتەکە کاراتر بێ پێویستی بە چاودێرێکی زیاد چاودێرەیە بەسەر کاروبارەکانی ڕۆژانەوە شتە زۆر گرنگە دیار لەو شوێنانەی کە شوێنی زۆر گرنگ نێرە بە سەدان میدیا لێرەیەوە نیە هینێ خۆی و دەرەوەش بەڵام لە کوردستان سەرۆک شارەوانیە کۆنفرانسێکی میدیایی هەیە ڕەنگە 200 مایکی بۆ دابنێن کابرا هەر دیار نیە دەموچاوی سەرێک تا نێوچوانی دەبێنێتەوە بۆ لێرە ئەوە نابینین ئەو هەموو مایکە نابینین هەمووشان لێرەن و وەکو دەڵێ ڕێگەشیان پێدراوە ئیش بکە ڕاستە لێرە زیاتر میدیاکان ئەوەی کە بڵێن هەندێک میدیا هەن کەفەری هەموو ئەمریکاکە ئەمانە هەندێک میدیای گەورن و زیاتر ناوڕۆکەکەیان بەلاوە گرنگە وەتە تۆ خەبەرەکە بێنی ئەو خەبەرێکە بەدەستەکەوێت گرنگە ئەمە یەکەم ئەگەر ئمە باسی ئاسی کۆشی سپی بکەین لە کۆشی سپی ئەمە وایرمان هەیە و کەیبڵیشمان هەیە و هەندێک میدیای نێودەوڵەتیشمان هەیە میدیا نێودەوڵەتەکان عادەتەن مایکی خۆیان پێ و لۆگۆی خۆی پێوەیە وەکو ڕوودا و هەر میدیایشی دیکە ئەوانی دیکە زیاتر یەک مایکدانن بۆی دەنگەکەیان هەبێت و ناوڕۆکەکەیان هەبێت دواتر بەشەکەن بەسەر ئەو میدیانی دیکە کە ئەندامن لەو وار وەکو AP و AFP و هەر ئاژانسێکی دیکە باقی دیکە هەندێک میدیات کە میدیای لۆکاڵین بۆ نمونە فۆکس نیوزمان هەیە فۆکس نیوزی واشنگتن جیاواز لەگە فۆکس نیوزی پانسیلڤانیا و فۆکس نیوزی هەر شوێنێکی دیکە ئێرە فۆکس نیوز 5 فۆکس نیوزە نیشتیمانیەکەش هەیە ئەمەش گەورەیە هەر لەسەر تاسەری ئەمریکا واتە لای ئەوان زۆر گرنگ نییە تا چەند مایکەکە لە پێشە گرنگەوەیە کە هەواڵەکە بگات زانیارەکان بگات ئەمە خاڵی ڕۆژنامە نووسەکان لە مایکەکان بە نێوبانگترن ئەوەش لێرە شتێکی دیکەش هەیە مەسەن دیقەت بکە کە زۆر جار کە لایڤەکات نیک مایکێکی پێوەیە مایکەکە بەدەستەوە نییە ئەڵێ بۆچی ئەڵێ من لۆگۆی کەناڵەکەم واتە کاتێک تۆ دیار ئەبینی ئەبێ یەکسەر ڕووداوت بیر بکەوێتەوە کاتێک کەسێک کە بینی لێرە بە یەکسەر دەستگاکەت بیر بکەوێتەوە لەگەڵ ئەوەشدا ئەگەر جیاوازێکە من هەستم پێکرد بێ لەگەڵ کوردستان لێرە لە کوردستان زۆر دەستگا هەیە دەستگا نییە یعنی زۆر مایکەیە هی دەستگا نییە بۆ نمونە پیجێکی تۆڕە کۆمەڵایەتیەکانە یان چەند کەسێکن لێرە زیاتر دەستگا گەورەکان هەوڵەدەن بچن بە مایک و بۆ شتانە خەڵک وەربگرن زیاتر ئەمانە ئەسڵپەیجانەڕێگەیان دەدرێت کە بێنە ناو کۆشکی سپی پێیان نێریان بێت پرسیار بکات چوونە نێو کۆشی سپی ئەبێ یەکەم شت تۆ دەستگایەک پشتیوانی بکە تۆ ڕۆژنامە نووسێک بیت تەڵام فریلانسمان هەیە ئەویش ڕێکاری خۆی هەیە بەڵام ئەگەر باسی دەستگا بکەین ئەبێت تۆ باجی دەستگایەکەت هەبێت کە بەڵێ تۆ ڕۆژنامە نووسی و ڕۆژنامە نووسەکە لە فلانە دەستگایە ڕۆژنامە نووسی و دەستگاکە دیار بێت معروف بێت ئەو کاتە تۆ تەقدیمی بۆ نمونە هاردپاسمان هەیە ئەتوانی ڕۆژانە چیوەکو ئێمە کە بە بەردەوامیشی لێ ناکرێت تۆ ڕۆژانە داوای چوونە ژوورەوە بکەیت یەکسەرە چیتە ژوورەوە ئەوەن دیکە ئەگەر دەستگایەک هەبێت و بێزگەلەوە بۆ ئەگەر میدیای بیانی بێت لە فۆرن پرس سنتەر باجی تایبەت بەخۆت هەیە ئەو کاتە ئەتوانی بچیتە ژوورەوە بەڵام کەسێک ڕۆژنامە نووس نەبێت تەنیا بۆ نمونە کەسێکی سوۆسیال میدیا بێت بۆ هەندێک شتی تایبەت بەخۆی ناتوانێت بچێتە هەندێک شت لە سەردەمی ئیدارەی ترامپا ڕوویدا بگەڕێمەوە بۆ پرسیاری پێشتری تۆ لەسەرەوەی کە هێرشکردنە سەر ڕۆژنامە نووس و ئەو شتانە ئەوانە شتی زۆر نائاسایی بوون و یعنی ئەو لە کاتی خۆشیە قسەی زۆر لەسەر کراکە وەکو هەموو شتێکی تری دۆناڵد ترامپ و هەموو قسێکەکەی سیێنێن لەکەیان جیمشدۆ بوو جیمە کۆستا و لە دادگاش بردیەوە لە ترامپ تو ڕەبوو ئەو شتانە بووە بەڵام ئەوانەش هەمووی پەیوەندی بەم وەزع تازەیەوە هەیە کە ترامپ دروستی کردووە هەر لە سەردەمی ئیدارەی ترامپیشا بوو کە ڕێگەیدا بە هەندێک پیجی زۆر
ڕاسترە و ئەوانە نییە کە بچن لە کۆشکی سپی پرسیار بکەن بەڵامەکو دیارە لە ئێستا ئەوانە نەماوە. دۆناڵد ترامپ ڤیددیۆیەکی زۆر بەنێوبانگی هەیە لەگەڵ ئەو خانمەکەی 60 minutes دانیشتووە دەزانین سەرڕاوی کە هاتووە لەگەڵی دەوێ بەشدار بێ هەفەیبینی لەگەڵ بکە قسەی لەگەڵ بکە پێی دەڵێ ئامادەی دەڵێ ئامادەم بەڵام داد پەروەەر بە پرسیارەکان وەکوی بادن ئاسان بادن کە ناتوانانی هیچی پێ بڵێ ئەوانە یعنی هەروەش ئەو ترمپەی کە هەموو قسەیەکی ئەولاولایی دەکات بەڵام لەگەڵ ڕۆژنامەنووس بە سنگینی قسە ئاگای لێتی ڕێباز شتێکی زۆر زۆر جوانی باس کرد ئەویش ئەو کەیسەی نێوان CNN لەگەڵ کۆشکی سپی لە سەردەمی ترامپ بێگومان ئەتوان بڵێم داهێنەری وشەی فیک نیوزە یان یاخود ئەو وای کرد پۆپیلەرایزی کرد بەڵاوی کردەوە ئەو کاتە هەواڵی ساختە لەبەرەوەی ئەو مراسیلەی CNN و پامنەری CNN لە کۆشکی سپی پرسیاری تونیە کرد باجەکەیان لێ وەرگرتەوە باجیەکان لێ وەرگرتەوە بۆی نەچێ بەڵام چی کرد لە دادگا لە ناو واشنگتن دادوەر بڕیاریدا کە کۆشکی سپی مافیەوەی نییە باج لە وەربگرێتەوە ئەمە کارێکی نادەستوریە و کۆشکی سپی ناچار کرا باجەکەی ببداتەوە گرنگی دامەژاوی دەرەخە باسی پشتیوانی میدیاکان لە بەربژێرەکان بکەین چکە مەشتێکی گرنگە بۆی تۆزێکیش حسابی کاتیش بکەین سەرڕە ئەوەی کە خەڵک دێ لە ئەمریکا فێری بنەماکانیشی ڕۆژنامەوانی دەبێت ئێوە هەردووکتان لە باشترین زانکۆی ئەمریکا خوێندوتانە وانە بۆ میدیا بەڵام خۆیان فێرمان دەکەن کە بێلایەن بین بێ ڕۆژنامەنووس نابێ لای کەس بگرێت بەڵام لە کاتی هەڵبژاردندا هەر میدیای و لای بەربژێرێکە ئەمە چۆنە ڕێباس لە کاتی هەڵبژارەکە لە ئەمریکا ئەوەی کە پێڵێ مینستریم میدیا سەرەکیەکانی ئەمریکا وا باو بووە کە زیاتر لایەنێکی با بڵێن ئایدۆلۆژیای لیبرال و ئەوانیان هەبوو بۆ نیویۆرک تایمز واشنگتن پۆستە CNN ئەوانە وەکو هەموو شتێکی تری ئەمریکا چۆن ئەمریکا کۆمەلگایەکی دابەش بووە بەسەر دموکرات و کۆماری کۆنسێرڤەتیڤ و لیبرال بەو شێوە دابەش بە هەمان شێوە میدیاکەشی وە نیویۆرک تایمز بۆ نمونە زیاتر لای لیبراڵەکانە لە لایەکی ترەوە وۆڵ ستریت جۆرناڵ زیاتر بەلای محافزکارەکان و کۆنسەرڤاتیڤەکانە و لە کاتی هەڵبژارنەکانیشە پێشتر وا با بووە کە بۆ نمونە نیویۆرک تایمز وانە ئەو ڕۆژنامە گەورانە هاتوون پێش هەڵبژاردن لە ڕێگەی سەروتارێکی تایبەتەوە پشتیوانیکردنی خۆیان پشتیوانیکردنی بۆردی سەرنووسەرانی ڕۆژنامەکە ڕادەگەێنن بۆ کاندیدێکی دیاریکراو بە شێوەیەکی گشتی لە ساڵانی ڕابردوو لە هەڵبژارنەکانی پێشوو ئەو میدیا گەورانە پشتیوانەکانیان زیاتر بۆ کاندیدی دموکراتەکان بۆ لە کاتی هیلاری کلنتن وابوو لە سەردەمی بایدن و ترامپە هەروە بوو کە باسی پشتیوانی دەکەین یەکشت ڕوون بێ ئەوەی کە بێگومان قسەکەی زۆر دروستە کە ڕۆژنامەکان لێرە دابش بوون بەسەر پارتەکانە ئەمە ڕێباز مەبەستی هەواڵ نییە لە ڕووی هەواڵ بێلایەنانە ڕووماڵ بکەن بەڵام زیاتر بۆ چوونەکان نووسەکانیان زیاتر بۆ نمونە نیویۆرک تایمز لیبراڵن و سەر وتارەکەشە لە هەواڵە زۆربەی جار بێلایەنانە ڕەواڵ بینیتە ئەوانەی کە خۆیان یەکلایی دەکەنەوە بەلایەکدا چکە لە ڕاستی داوان کە وتارێک دەنووسن سەر وتار دەنووسن دەڵێ ئێمە بەرنامەی ئەم بەربژێرەمان بینیوە ڕابردووی ئەم بەربژێرە دەزانین پێمان وایە ئەمە بەرنامەکەی باشترە لەو وانە بینیتە لێرە ئەم ڕۆژانەش لە نێو میدیای ئەمریکیدا یەکێکیان پروپاگەندە بکات پروپاگەندەی بە کوێرانە بکات بۆ یەکێک لە بەربژێرەکان یا بۆ یەکێک لە حیزبەکان میدیا دەتوانێت ئەمە بکایشێکی باش دەکاگە بیکات من پروپاگەندەم نەبیڵ ئەوەی ڕێباسیش باسی کرد هەندێک میدیا هەن بۆن منەگە باش تەلەڤیزۆنەکان بکەین پێشتری شەمە باسمان کرد نزیکن یان بیر و بۆچوونەکانیان نزیکن لە لایەنێکەوە بۆن منە نیوسماکس زۆر بە باڵی دۆناڵد ترامپ و کۆمارەکان هەڵەدات و هەوڵەدا زیاتر ڕخنە بگرێت لە بەرامبەرەکەی بەڵامی ئەوانیش دەگوازێتەوە ئەوانی شەگوازێتەوە بەڵام کەمتر ئەگە باسی نیوسماکس بکەین من بینیم قسەش دەکەی دوێنێ فۆکس لە یوتیوبی خۆیان ڕاستەوخۆ کەمال هاریس هەموویان گواز بووە ئەمە هەیە هەردوو لا دەبێ بگواز هەواڵەکانیان زیاتر بێلایەنن بەڵام بەرنامەی بۆچوونیان زۆرە ئەو بەرنامە بۆچوونیانە زیاتر لە ئەنگری یا دیموکراتەکان یا کۆمارەکان بە گوێرەی کاریگەریان هەیە بەڵام کەناڵیت کە هەن کەناڵ با بڵین شخصیاتیان بەرزترە باوا باسی بکەین ئەمانە زیاتر هەوڵەدەن بێلایانی خۆیان بپارێزن هەردوو لا باسکە شتێک کە ئەم ساڵ جیاواز بوو لەگە ساڵان ڕابردوو زۆر ڕخنە گیرات دیبەیتەکەی کەمەلا هارس و دۆناڵد ترامپ CBS یەکێک لەو ڕخنانی گیرات چی بوو وتیان پێشکەشکارەکان لە پرسیارەکانە بێلایەن نەبوون
ئەوان خۆیان وتیانمە پرسیارەکانمان بێلایەن بووە ئەوەی کە هەبووە سیاست و بۆچوونەکانی چرەم وای دەرخستووە کە پرسیارەکانی مەتون بێت یعنی هەندێک جا ئەو ڕخنانە ئەگیرێت کە تەلەڤیزیۆنێک یان ڕۆژنامەیەک تۆزێ بەلایە کاکەوێت بەڵام بەگشتی ڕۆژنامەکان هەوڵەدەن بێلایەن بن لە گواستنەوەی هەواڵ ئەو هەواڵی ئەی گواستنەوە وەکو خۆیە گواستنەوە نییە بڵێن هەواڵێک دەستکاری بکەن لە پێناو بەرژەوەندی کەسێکە هەواڵەکان وەکو خۆیانە گواستنەوە بەڵام جاری شتێکەوێت زیاتر بۆ لایەکە ینی هەواڵی باشتر لەسەر لایەک بڵاوکەنەوە کەمتر ڕخنەی لێگرن ئەم ڕخنانە پێشتر گیراون و ئێستا شەندێک چی هەیە کە خراپ بێ لە نێو میدیای ئەمریکیدا کە پێت بەڕاستی باش نییە من بەلامۆش سەیرە کابینم بۆ نمونە ڕۆژنامەیەکی وەکو نیویۆرک تایمز بۆ نمونە لە کاتی هەڵبژاردنەکانە لایەنگری سەرروتارێ بڵاوە کاتەوە لایەنگری بۆ کاندیدێک دەرەخات ئەمە تەنیا تایبەت نییە بە ئەمریکا لە بەریتانیا شوایە بۆ نمونە فاینانشل تایمز بۆ یەکەم جار دوای 2005 تا ئێستا بۆ یەکەم جار پاڵپشتی کە کاندێکی پارتی کرێکاری کردم ساڵ ئەو پارتە بردیشەوە ئەمە چۆنە ینی کە تۆ ڕۆژنامەیەک دێیت سەرروتارەکەت بەوەیە ئایا تۆ ینی دەنگدەر بە بێعقڵدانی پێت وایە تۆ ئەبێ یارمەتی بدەیت بیر بکاتەوە هەنی بۆ خۆم بۆ من جێ پرسیارە بۆ ڕۆژنامە بە ڕووماڵی شتەکان بێلایەنانە بکات وانە ڕێگەبدا دەنگدەر خۆی بڕیار بدە ئایا دەنگ بە کێردایە دەنگ بە کێنەدا بۆ تۆ سەرروتارێک بڵاوەکەی دەڵێت بۆیە من ئەم بڕیاری جێف بەیزۆس خاوەنی واشنگتن پۆست کە خاوەنی ئەمازۆنشە پێم بڕیارێکی زۆر دروستە بەڕاستی بڕیارەکەی جێف بەیزۆس چیە بۆ یەکەم جار ئەمە دووەم جارە لە ڕاستە جارێکی پێشتش کراوە لە زگەی دیان ساڵەمە پێش بڕیارێکی لەو جۆرەش درا بوو کە پاڵپشتی سەرۆکی لە سەرروتارێک بڵاو نەکاتەوە پاڵپشتی کاندیدێک ئەم ساڵ جێف بەیزۆس وتی ئێمە بتمان ڕۆژنامەکان متمانیان لەدەستاوە لە وڵاتە پێویستە بۆ گەڕانەوەی متمانە بێلایەنی خۆمان بپارێزین بۆیە واشنگتن پۆست ئەم ساڵ لە ئەنگلی هیچ کاندیدێک ناکات هیچ سەرروتارێک کاتێکدا وتارەکەشیان نووسی بوو بە سەرروتارەکان ئامادە کرده بوو واشنگتن پۆست پشتیوانیان لە هاریز دەکرد ئەوەی کە گرنگە لەسەر ئەوەی نامە باسی کرد جیاوازیشکێ ئەم ساڵ ئەوەیە کە لەوانەیە کاندیدەکان زۆر وەکو ساڵانی پێشتر و کۆڵبژارنەکانی پێشتر چاوەڕوانیان لەو میدیانە نەبێ چونکە ئێستا دۆخەکە گۆڕاوە دنیای میدیا گۆڕاوە هەر بۆیە بینی زۆرێک لە کاندیدەکان ئەچن بەشداری لە پۆدکاستەکان ناکەن بەشداریەکەن لەگەڵ یوتیوبەرەکانی دۆناڵد ترامپ 3 ساعت دواکەوت بۆ ویلایەتی میشگەن چونکە پۆدکاستەکە بە جۆڕاگەن بەشدار واسەرێکی دری پشتەوە بکەن بەخوام جارێ ئەوەی بەرنامەی جارێ ڕابردوو بیر بێزانەوەی پشتەوە چیە باشە نامنێری بۆ کەوەر ئەوڕ لە ڕابردوو نادەینەوە سەیری پێشەوە دەکەین سبەی دیسان ئەمریکراسیمان دەبێت بێگومان ئەوەی کە بەسەوە ئامادەکاریە بۆ سێر خواردنی سەرۆک ئەوەی لە پشتەوە حەزم لێبوو دیار باسی تۆ وەکیل بە سیرکە برادران ئینسێرتێکی وەرەگرێتەوە ئەوەی کە بەڕاستی بە بڕای من لە بۆی قسەی کۆتایی بێت لە میدیا ئەمریکیدا من بە شتێکی خراپی دەزانم زۆر بۆریەکەیەتی کەوا دەکە ئاسان فێک نیوز بڵاو بێتەوە زۆر جار هەواڵ چەک ناکرێت دەبینی لە زۆر میدیا بڵاو بۆتەوە کاتێک کە فاک چێکینگ دەکەی کاتێک ڕاستی دەکەوە تازە کار لە کارترازاوە زۆر کەس بیستویەتی شتەکە زۆر خراپ بووە سپینە دیسان ئەمریکراسێکی دیکەمان دەبێت.